بۆ بەناوی خوای پەروەردگارەوە بەناوی دینەکەی خواوە شتێک بکرێ لە خەڵک بکرێ بە دین لە خەڵک بکرێ بە عیبادەت لە خەڵک بکرێ بە خێر کە نەخوا فەرموویەتی نە پێغەمبەرەکەشی فەرموویەتی عليه الصلاة والسلام خوای گەورە دەفەرمێ ويوم القيامة ترى الذين كذبوا على الله وجوههم مسودة ڕۆژی قیامەت ئەوانەی درۆ بەناو خواوە دەکەن بەناو دینی ئیسلامەوە دەکەن ڕوویان ڕەش دەبێت چۆن شتێک دەڵێ دینە دەڵێ خێرە دەڵێ پێی لە بەهەشت نزیک دەبیتەوە تا لەوە زیاتر لە مەولودنامەکاندا کە دەخوێنرێتەوە هەر کەسێک درهەمێک ببەخشێ لە مەولود ئەوە لەگەڵ ئەبوو بەکر و عومەر ئەو ئەبوو بەکر و عومەری ئەو هەموو دەعوە و جیهاد و خزمەتەیان کرد لەگەڵ ئەوان لە بەهەشت بێت بە چ بەڵگەیەک لە قورئان و حەدیث بەڵام وەکو ئەو دکتۆرەی پێشوش فەرمی یادکردنەوە لەگەڵ ئاهەنگا فەرقی هەیە بەڕێستان ئەڵێن یادکردنەوەش جائیز نییە مسلمان پێویستە هەموو ڕۆژێک خۆی پەروەردگاری لەبیر بێبی پەرستێ و هەموو ڕۆژێکیش لەسەر سنت و ڕێبازەکەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ژیان بەرێتە سەر ئەوە یادکردنەوەیە ئەمما بێم لە ساڵێکدا لە ڕۆژێکدا خەریکی ئاهەنگ جێڕان و خەریکی شیرنی خواردن و تەوزیعکردن و خواردن بم بێگومان ئەوە هیچ پێویستی بەدینەوە بەڵام ئەگەر لەم ڕۆژەیە وەکو پێغەمبەر خۆی درودی خوای لەسەر بێ بە ڕۆژوو بووە و عەقیقەی کردووە بۆ خۆی ئەگەر مسلمانانیش بە ڕۆژوو بن وەکو دواکەوتووی يعني پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەم ڕۆژەیە جایز نییە کارێکی زۆر چاکە بەڵام نەک ئەو دووشەممەیەی کە ڕەبیع الأوەلە دوانزەی ڕەبیع الأوەلە هەموو دووشەمەکانی هەموو حەفتەکانی هەموو مانگەکانی تێک ڕای ساڵەکە پێغەمبەر صلی الله علیه و آله وای کردو ئەمڕۆ ئەوە دەکەن ئەگەر دووشەمەیەک بێت لە ساڵێکا قەیچێکە دڵین مخالفی سنەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەری خوا فەرمووی لە ڕۆژی دووشەم لەدایک بووم نەیفەرموو لە دوانزەی ڕەبیع الأوەل لەدایک بووم لە ڕۆژی دووشەمیش لە هەموو هەفتەیەکە هەیە لە هەموو مانگێکیشە هەیە کەواتە هەر کەسێک دووشەمان بە ڕۆژوو بێ دەڵێن دەستت خۆش بێ خوا خێرت بنووسێ موافقی سنەتی پێغەمبەری خوات خۆش دەوێت ئەگەر ئەم دووشەمەیە کە سبەینێ نەکەوتە دوازدەی ڕەبیع الأوەلەوە بۆ نمونە چواردە بووایە هەر لە مانگی ڕەبیع الأوەلا بێ بەڵام مسلمانان لەم دووشەمەیە بە ڕۆژووبوونایە هەر جایز نەبوو هەر دووشەمەیەک تێیدا بە ڕۆژوو بیت تۆ ئەجر و خێرت هەیە ئەمما تایبەتێکی بە مانگی ڕەبیعەوە دەڵێن بەڵگەتان چی قل هاتوا برهانكم إن كنتم صادقين بەڵگەمان بۆ بێنەوە باشە بەڵام ئێوە ئەڵێن ئەمە بە پێی بەڵگەی ئاەتی و فرمودەی پێغەمبەر نییە دوای ئەمە پەیدا بووە دوای ئەوان ئەو بەڕێزەی کە لە پێش من بخۆی اعترافی بەوە کرد کە نە پێغەمبەر کردوێتی عەلەیهی السەڵات وەسەلام نە سەحابە کردویانە نە تابعین کردوێتی نە چوار مەذهبەکە کردوێتی لە قەڕنی چوارەمەوە فاتمیەکانی مصردایان هێنا دوایی لە نهایەتی قەڕنی شەشەم سەدەی شەشەم و بیدایەتی سەدەی حەوتەم سوڵتان مزەفەرەدینی هەولێر دایهێنا کەواتە 500 ساڵ 600 ساڵ مسلمانە نەیان کردووە ئایا لەسەر گومڕایی بوون ئایا خێریان کەم کردووە باشە بەڵام خۆ بۆ نمونە کۆکردنەوەی قورئان لە سەردەمی پێغەمبەران نەبووە درودی خوای لەسەر بێ بۆ نمونە ئوسوڵی فقهی ئیسلامی سێ سەدە دوای هیجرەتی پێغەمبەر یا نحو یا صرف یا صرف یان ئەوانە ئەمانە بۆچی بیدعە نیە و بۆ جائز بوو بۆ ئەمەیان جائز بارك الله فيك دەڵێن قاعدەیەکمان هەیە لە عەقیدەی ئیسلامیدا و لە شریعەتی ئیسلامیدا ئەویش بریتیە لە چی هەر شتێک کە داخوازی کردنی بوو بێ لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام و پێغەمبەری خوا نەی کردبێ داخوازی کردنی هەبووم نەشی کردووە دیارە مانعیش نەبوو بێ دیارە نەکردنی سنەتە هەر شتێکیش داخوازی کردنی نەبوو بێت بەڵام دوایی داخوازیەکە هەبێت ئەوە کردنی نابێتە بیدعە یعنی چی ئایا سەحابە ڕەضای خوایان لێبێ پێویستیان بە علمی صرف و نحو هەبوو یا پێویستیان بە علومی حەدیث هەبوو علومی حديث بۆ نمونە کە لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وزانیان دایانهێنا بۆ چی بووە بۆ ئەوە بووە ئەن يعرف المقبول والمردود بۆ بزانین کام حدیثە صح کامە ضعیفە ئەوانەی کە حدیثەکان جێراوەتەوە سیقەن یا سیقەنین ئێ سەحابە لە سەردەمی پێغەمبەردا گوێیان لە پێغەمبەری خوا بوو عەلەیهی السەڵات وەسەلام پێویستیان بۆ نەبووە دیراسەی ئەسانید و علمی حدیث بکەن یا قورئان بە زمانی عەرەبەکان هاتە خوارەوە کە لە سەردەمی پێغەمبەر بوون عەلەیهی السەڵات وەسەلام پێویستیان بۆ نەبووە علمێک بخوێن پێی دەوترێ علمی نحو صرف ئەمما دوای ئەوان کە عەرەب و عەجەم تێکەڵ بوو زمانی عەرەبی تێک چوو پێویستیان بەو علمە کرد بۆی بگەڕێتەوە سەر ئەسڵە زمانەکەی خۆی ئەسڵە دینەکەی خۆی